ئەم دەورەمان کردوێتەوە بۆ ئەوەی تەلەبەکانی وەها نابیستن ئەو مۆزەفانی وەها نابیستن وانەی وەها زمانی ئاماژە بەکار ئەهێنن ڤایرۆسەکەیان تێبگەێنین چۆن خۆیان بپارێزن ئەم ڤایرۆسە لە کوێوە هاتۆ و چۆن بڵاو ئەبێتەوە و ئەو هۆکارانە چین کە تووشی ئەبن ئەو نیشانانە چین کە دەرەکەوێت لە ئەو نەخۆشە چەندێک لە جەستی مرۆڤەکە ئەمێنێتەوە ئەمجاکو دوای ئەوە چۆن خۆیان بپارێزن چۆن دەمامکە بەکار بێنن چۆن معقمی دەست بەکار ئەهێنن ئەو شتانە هەمویان بۆ ڕوونەکەینەوە. دیارە لە چوارچێوە بەرپرسیارەتی کە بەرامبەر کۆمەلگا هەمانە خاوەن پێداویستە تایبەتەکان ڕەنگە کەمترین پشتیان بەرکەوت پێ لەو نەخۆشی ڤایرۆسی کۆڕۆنا ئەم خولە بە بەکارهێنانی زمانی ئاماژە ئامانزلەی هۆشیارکردنەوەیانە و دووبارە شیاندەوەیانە بۆ کۆمەلگا و چۆنیەتی ژیانکردنەوە بە شێوازێکی ئاسایی دیارە ئەمە هەنگاوێکی گرنگە بە ئاراستەی هۆشیارکردنەوەی کۆی چین و توێژەکانی کۆمەلگا و لە نێویشیاندا خاوەن پێداویستە تایبەتەکان.